آخ علیم لبهشت حوری و کوثری جوگ شراب و شیر و شکرانی جام شراب بوتین کساکین حاضر بکم بی حاضر بکم بی لقد شاطري شاری کۆیا لە ڕووی هەڵکەوتەی جوگرافیەوە دەکەوێتە باکووری زنجیرە چیای خاڵخاڵان و بناری چیای باواجی و دامێنی چیای هەیبە سوڵتان لەسەر زنجیرە چیای زاگرۆس. ئەم شارە مێژوویەکی کۆنی هەیە و لە سەردەمەکانی هەرەزوودا خاوەنی کلتور و ڕووناکبیری بەرفراوان بووە. لە ڕووی شارستانیەوە کۆیا هەر لە سەردەمی دەسەڵاتی میرنشینە کوردیەکان و گۆتی و عەباسی و عوسمانیەکاندا جێگەی بایەخ بووە و ئێستاش ئاسەواری تەلارسازی و کاریگەری شارستانیە جیاجیاکانی لەسەر ماوەتەوە. کۆیا نزیکەی 30,000 ساڵ دەبی شارەوە. ئەمە وای کردووە شارەزایی و هەروەها ئەزمموی پێشینەکان بگوازنەوە لە بۆ مەسەلەی بیناسازی و هەروەها لە هەموو چاخێکدا ئەمە بەدی دەکرێت. شاری کۆیە بەپێی ئەو هەڵکەوتە جوگرافیایی کە هەیەەوە پێی ئەو مێژووە دوور و درێژەیە کە لە سەردەمە کۆنەکانەوە دەست پێ دەکات تاکو ئێستا یەکێکە لەو شارە هەرە دەوڵەمەندانێک کە لە کوردستاندا شوێن پەنجەی خۆیدا دیارە و هونەری بیناسازیش لە شاری کۆیە بە بێگومان لە هەر شوێنێک کە ژیانی تێدا بووە بیناسازی تێدا بۆ بەتایبەت لە سەردەمەکانی چاخی مێژووی لەو شاری کۆش هونەرەکە بەردەوام بە تاکو ئێستا بەڵام ئەوەی کە ئێستا شاری کۆی پێ دەوڵەمەندە و پێی دەناسرێ یەکێکە لەو هونەرانەی کە دەتوانین بڵێن هاوتای سەردەمی عوسمانی بووە لە عێراقدا لەو سەردەمانەدا ئەو بیناسازانە دروست کراون. لە ڕووی بیناسازیەوە ئەتوانین سەردەمی گەشەسەندنی بیناسازی و تەلارسازی لە شاری کۆیە بۆ سەردەمی عوسمانی و سەردەمی دەسەڵاتدارە میرە کوردەکان بگێڕینەوانێ. بە حکمی پێگە جوگرافیەکەی شاری کۆیە ئەو پێشکەوتنە لە بواری بیناسازی و تەلارسازیە بە خۆی بینی ئەگەڕێتەوە بۆ لایەنی جوگرافیەکەی لەبەرەوەی ئەکەوتە کۆیە ئەکەوێتە سرە ڕێگای ئەو کاروانە بازرگانیانەی کە با بڵین لە وڵاتی ئێرانەوە بەرەو عێراق و ناوچەکانی خوار و کۆیە بوو بووە وێزگەیەک لەوێەوە بەرەو کەرکووک و هەولێر و مووسڵ و هەتا تەنانەت بەرەو حەلەب تێ ئەپەڕی. شەوی منە گۆشەی مەیخانە ڕێگای مزگەوتن بە ڕۆژ ڕێگای مزگەوتن بە ڕۆژ لێ گومایی. کۆیا جگە لەوەی بە شاری شاعیران و ئەدەبدۆستی دەناسرێت شارێکە لە ڕووی گۆرانی و مۆسیقاشدا ڕۆڵی بەرچاوی هەبووە لە مێژووی نوێی کولتوری کوردیدا. هەر بۆیە هەر لە زووەوە دیوەخان و چلەخانە و پەرزگا و کاروانسەرا و تەلاری جوان و شایستەی تێدا دروست کراوە. تەلارەکانی کۆیا زۆربیان ڕازاونەتەوە با کۆڵەگەی بیناسازی جوان کە ڕەگەزێکی گرنگن لە بیناسازیدا. جگە لەمەش با بنمیچ و داڵانی جوان کە سەقفەکانیان بە شێوەی نیوە بازنەی و تاق و پەنجەری نیوەکەوانەیی کە خەمڵێنراون بە نەخش و زەخرەفەی هەمەچەشن کە نمونەی جوانبەخشی و سەلیقەی وەستاکانی بیناسازی دەردەخەن
لەم شارەدا. بە حکمی گرنگی ناوچەکەی واروەها بە حکمی جوگرافیەکەی وای کردوکەوە هەر لە سەردەمی کۆنەوە بە تایبەتی لە سەردەمی گۆتی و لۆلۆیی و واروەها تاوەکو سەردەمی ماد و ساسانی و هاتنی مسلمانەکانیش بۆ ئەو ناوچەیە دەبینین بیناسازی تێدا کراوە وەروەها شارسانەتی تێدا بووە کە ئەمەش بەڵگەی زیندوەتی ئەم شارەیە واروەها بەڵگەیە لەسەر مێژووی دێرینی ئەم شارە وەروەها بایەقدانیان بە مەسلەی ئاوەدانی و بیناسازی و پێشکەوتنی شارسانەتی. لە هەندێک لە سەرچاوەکانەڵێ ڕۆژانە زیاتر لە 100 کاروانی ئەسپ و گوێدرێژ و حشتر و ئەوانە هاتۆتە ناوکۆیە باری هێناوە لە ناوچەکانی ڕۆژهەڵاتەوە لە ئێرانەوە بەرەو ناوچەی کەرکووک و مووسڵ و هەولێر بەڕێکەوتو. ئەمە وای کردووە کە حرەکەی بیناسازی بەرەو پێش بڕوا وەکو دروستکردنی مزگەوت، وەکو دروستکردنی خان، وەکو دروستکردنی قەیسەری کە خان و قەیسەری کە ئەمە دوو هۆکاری زۆر زۆر گرنگن بۆ گەشەی بیناسازی و بەرەو پێشچوونی شاریکۆیە و لە دوا ئەوەش کۆمەڵێک باڵەخانەی بەرچاوە بینرێ بە تایبەتی بنەماڵەی حەوێزیەکان و غەفوریەکان کە کۆمەڵێک باڵەخانەی زۆر بەرچاویان کردووە کۆمەڵێک سیفات و تایبەتمەندی خۆی هەڵگرتو ئەم بیناسازیانە کە تایبەت بووە بە ئیناوچەکە بە بیئەی ناوچەکە. خانۆکە لە پوریەکانی کۆیە زیاتر ڕنگدانەوەی بیناسازی کۆنی کوردستانی ڕۆژهەڵات و هەروە ڕنگدانەوەی کۆنی بیناسازی عوسمانی و عەباسی بەسەرەوەدا بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا دیارە. بۆ نمونە لە خانۆکە لە پوریەکان هەردوو شێوازی عوسمانی و عەباسی بەکار هاتوون. بەشێکی قەیسەریەکان یان لە خانەکان یان لە دەروازە سەرەکیەکان یەکە بیناسازیەکانی ژمارەی یەکجار زۆر هونەری زەخرەفەی ئەندازەی و هونەری ڕۆکی و زەخرەفەی تری لەسەر کراوە. ئەمەش بۆ دەگڕێتەوە کە سەلیقەی خودی خاوەنەکە ئەوە بۆ داوای ئەو بۆکە بە شێوەیەکی جوان دروست بکرێت و یاخود دەبینی هەندێک لەو هونەرانە بە تایبەت هونەری نووسین کە لە خانی گەورە دەبیندرێت لەسەر دەرگاکەی بنووسینی فارسی نووسراوە و خودی ناوی خاوەنەکەشی کە مەحموود ئاغایە لەسەر نووسراوە بە زمانی فارسیە. ئەوەش بەڵگەیەکە لەسەرەوەی کە کاریگەری بەهۆی جوگرافی ناوچەکەوە کاریگەری بلات فارسیشە بۆ لەسەر یەکە بیناسازەکانی ئەو شارە. ئەگەرچی بەشێکی زۆری تەلارە مێژوویەکانی ئەم شارە لاژێر هەڕەشەی لە ناوچووندان، بەڵام تا ئێستاش سیمای شارەزایی و کارامەیی با بیناکانەوە دیارە کە دەکرێت وەک بنچینەیەکی بەڵگەی زیندوو بەکار بێنرێن لا بنیادنانی مێژووی تەلارسازی لە کوردستان. بە حکمی شێوە بیئەی ناوچەکە ئەبینی زۆربەی خانوەکانی کوردستان حوشەکانی زیاتر داخراو بووە، هەندێکیان بە تایبەتی ماڵە دەوڵەمەندەکان. ئەمە یەکێکە لەو ترازانەی کە بیناسازی کوردی پێناسێتەوە یاخود
ئەو کەوانانە زیاتر ئەو کەوانە و ئەو شێوازی پەنجەرانە کە بەکارهاتووە تایبەت بووە بە ناوچەی کوردستان. ئەو قەوسانێکە لە خانوەکاندا بەکارهاتوون بەشی سەرەوەیان تیژە، یعنی بە شێوازێکە کە نوکێکی تیژی هەیە بەشی سەرەوەی قەوسەکە، ئەوە تایبەتمەندی سەردەمی بیناسازی عەباسیەکانە، بەڵام گوازراوەتەوە بۆ سەردەمی دوای خۆش. کەچی لە هەندێک هەر لە خانوەکە لە پوریەکانی تر شێوازی بیناسازی سەردەمی عوسمانیەکان کە ئەو قەوسانە ئەو کەوانانێکە لە خانوەکاندا هەن بەشی سەرەوەیان کراوەیە، واتە تیژ نییە، پێی دەوترێت مودە بە منفوخ، واتە بەشی سەرەوەی ڕێکە و کەوانەیەکی ڕێکە، نەک نوچی تیژی هەبی. کۆیە بە حکمی تێکەڵاوبوونی لەگەڵ شارستانەکان هەر لە وڵاتی شامەوە لە حەلەبەوە تاوەکو دەگاتە بەغدا و مووسڵ و کەرکووک و تاوەکو گەیشتوتە کۆیە، ئیدی ئەمە ڕێگەی کاروانی بازرگانی بووە. ڕەنگە بە حکمی ئەم ڕێگانە تێکەڵاویەک یاخود تێکەڵبوونێکی شارستانی وای کردبیکەوە نەقلی ئەم بابەتانە بکرێەوە بگەڕێتەوە لە بۆ ئەم تێکەڵاوبوونە شارستان تێکەوە لە شارەکان یاخود لە دیزایانی شارەکان یاخود لە تەلارسازی ئەو شارانێکەوە لەوێدا باسکراوە. ڕەنگە ئەمە بەشێک بی بەشەکەی تری ژەوەیەکەوە لەو سەردەمەداکەوە بخۆمان دەزانین کەوا بەشێک لەو بینایانە دەگەڕێنەوە لە بۆ فترەی ئیسلامی و هەروە بە تایبەتی لە بۆ سەردەمی عوسمانیەکان کە ئەوانیش وەکو یەکێک لەوانەی کەواچوونە سەر ئەوەی ئیمپراتۆریەتی بێزەنتیەکان کە ئەمە نەقلی ئەم زۆرە شارستانەتیان کردو، ئەم نەخش و نیگارانەیان کردو، هەروە ئەم زۆرە دیزاین و ئەم زۆرە هونەریان کەوا وا کردوکەوە لە زۆربەی ناوچەکاندا ڕنگ بداتەوە. زۆربەی نووسینەکانە یا ئەو نەخش و زەخرەفانەیە هیچ گوێ نەدراوە بە گرنگی ئەو نەخش و زەخرەفانە، یاخۆ دوتیانە ئەمە ڕەمزی جوولەکەی ئەمە ڕەمزی فڵان شتە، هاتوون تەشویهیان کردووە بە حسابی خۆیان کارێکی باشیان کردووە، بەڵام ئەمە لە ڕووی زانستی و کاری شوێنەواریەوە کارێکی زۆر زۆر هەڵەیە. ئەبێ خەڵکانێک لەو بوارەیە کار بکەن کە مختەز بن و دۆکۆمنتێکی تەواویان لەبەردەستا هەبێت بۆی بتوانن پەرە بەچی بەو لایەنە گرنگانی شوێنەوار لە کوردستان بدرێت. هوەری کەلوپەلی بیناسازی بەکارهێنانی لانی جوگرافی کاریگەری ڕاستە و خۆی هەبووە لەسەر گشت ناوچە بە تایبەت ئەو شوێنانەی کە جوگرافیەکان گونجاوە بۆ نمونە لە شاری کۆی ئەگەر ملاحەزە بکەین بەکارهێنانی وردەبەر یاخود بەردی گەورە ئەوە یەکێک بۆ لەو دیمانە باوانەی کە لەو شارە لەبەرەوەی جوگرافیای ئەو شوێنە هاوکار بووە لەسەر زۆری ئەو جۆرە بەردانە لە بەکارهێنانی بە گەج بێ یان بە گسڵ بێ یان بە قوڕب بە پێی توانای ئەو کەسەی کە لە ڕووی بیناسازیەوە دروستی کردووە بە تایبەت ئەو کەسایەتانی بۆ نمونە هەندێک لەوانە گرنگیەکی تایبەتی پێداوە جیاواز بووە لە ڕووی مادیەوە زیاتر گرنگی پێداوە یاخۆت ئەوانەیە کە بە ئاسایی دروستیان کردووە بە شێوەی لایەنی بیناسازیەکە و کەلوپەلی بیناسازی بەکارهێنانی دەوری خۆی دەبینێ واتە هۆکاری جوگرافی و هۆکاری ئابووری دەوری هەبووە لەسەر بەکارهێنانی ئەو جۆرە موادانەی لە تەلاری بیناسازی لەو شارەدا بەکارهاتوە. لە ڕاستیدا ئەگەر باز لە پێکهاتووی خانووەکان بکەین لە ڕووی چۆنیەتی دروستکردنیانەوە دەبینین ئەویش بە هەمان شێوە تایبەتمەندێکی پێوە دیارە. بۆ نمونە دەبینین زۆربەی خانووەکان هەروەکو ئاماژەم پێدا لە قسڵ و بەر دروستکراون و دوو جۆر خانوو هەیە بەدی دەکرێت لەو سەردەما لە کۆندا. یەکێک شانەوانە بوونکەوە لە خشت و قوڕ دروستکراون و لەگەڵ بەرد و یەکێک شانەوانە نەکەوە لە قسڵ و وەروەها بەرد و گەز دروستکراون. دەبینین زۆربەی خانوە بنمیتی خانوەکان بە شێوازێکی هەندێکیان دارە ڕێکراون واتە سەرەکەیان بە دار و قەمیژ گیراوەروەها لە سەروی ئەویشدا بە گڵ و خۆڵەوانە داپۆشراوە و بەشێکی تریشیان لە شێوازی گومبەت بنمیچەکانیان هەڵسندراوە کە ئەمەش تایبەتمەندێکی تری دەستڕەنجینی وەستایەکان پیشان دەدا. کۆڵەکانی کە لە پەرێزگاکان یاخود لەو بینیانێکە لە سەردەمی ساسانیەکان دروستکراون لە بەرد و قسڵ و گەز دروستکراون و ئەو کۆڵەگانەی کە لە سەردەمی
عوسمانیەکان و سەردەمی عەباسیەکان کە زیاتر لە کۆدا بینای سەردەمی عوسمانیمان بەرچاو دەکەوێت دروستکراون لە بەردی ڕوخام دروستکراوە و ئەو کۆڵەگانش کە بۆ شوێنە بازرگانیەکان بەکارهاتن هەر لە سەردەمی عوسمانیەکان وەک بڵێن خان و قەیسەری ئەوانە کە شوێنێکی بازرگانینە شوێنێکی گشتینە ئەوە لە بەرد و گەز بە هەمان شێوە دروستکراون بەڵام کۆڵەگەی ماڵ و کەسە دەوڵەمەند و پابەرزەکان زیاتر لە دار دروستکراوە. لە شاری کۆی ئەو تایبەتمەندانی ئەو شارەی پێجا دەکرێتەوە لەگەڵ شارەکانی تر لە ڕووی بیناسازی ئەوەیە کە ئەو شارە هەموو پێکهاتەکانی دروستبوونی شاری تێدایە. بۆ نمونە ئەگەر لە شارەکان دەست پێ بکەین لەو سەردەمانێک کە هەوسەردەمن لەگەڵ شاری کۆیە بوونی بازاڕە بەگشتی چ لە خان یان قەیسەری یان بازاڕی ئاسایی لەو شارەدا بوونی هەیە بوونی مزگەوتی گەورەیە کە نزیک لە بازاڕە یان مزگەوتی تری دوورتر لە بازاڕە لەو شارەدا بەدی دەکرێەوە بوونی قەڵا و خشلەی سەربازیە لەو شارە بەدی دەکرێەوە بوونی ژمارەیەکی یەکجار زۆر لە خانووی نیشتە جێبوون یاخود خانووی کەسایەتەکان کە بە یەکەیەکی هونەری بیناسازی تایبەتمەند لەو شارە دروست کراوە بەڵگەیەکەن لەسەر ئەوەی کە هونەری بیناسازی لەو شارە یەکجار پێش کەوتووە و ئەو بەڵگانەش لێرەدا بەدەردەکەوێت کە بە وردی ئەگەر بێت و ئەو یەکە تەلارسازیانە دیڕاسە بکرێ بە تایبەت بۆ نمونە باس لە قشڵەی کۆیە بکەین هەرچەندە کە مێژوەکەی دەگەڕێتەوە سەردەمی هەوسەردەمی عوسمانیەکان لە عێراقدا کە 1862 لەو کاتەی والی مەدحەت پاشا لە بەغدا حکمی کردووە لە هاوسەردەمی ئەودا دروست کراوە. گەورەترین قشلەیە تاکو ئێستا لە کوردستاندا یاخود لە هەرێمی کوردستاندا دروست کراوە. ئەمە ئاماژەم پێدا بینایەکمان هەیە کە مێژوەکەی دەگەڕێتەوە سەردەمی بە پێو لە کوڵان لەسەری کراوە دەگەڕێتەوە سەردەمی ساسانیەکان. ساسانیەکانیش پەیڕەوکاری دینی زەردەشتی بوون بەڵام هیچ شتێکی وا چونکە بەشێکی زۆری ئەو بینایە ڕووخاوە تەنها بناغەکەی ماوە لە ئێستادا هیچ شتێکی وامان لە بەردەستدانیە لەوانەیە لە داهاتوودا ئەگەر هەڵکۆڵینی شوێنەواری بکرێت یاخود بە دوواداچوونی زیاتر بکرێت لەو بوارەدا بتوانین کاریگەریەکانی دەربخێن بە بێگومانی کاریگەریشی هەیە چونکە هەموو دەسەڵاتە ئاماژەمان پێدا دەبێت ڕنگدانەوەی لەسەر هەموو لایەنە جیاجیەکانی ژیاندا هەبێت. مێژووی ئەو شارە پیشانی داوەکە بیناسازی لەو شارە بە شێوەیەکی گشتی زۆرێک لە تایبەتمەندی خۆی پێوە دیارە و لەبەر ئەوەی دراسەیەکی تاوەکو ئێستا دراسەیەکی تێڕووپڕی هونەری بیناسازیمان نەبووە لە کوردستان نەتواندراوە هەندێک شتەیە ساغ بکرێتەوە. کۆمەڵێک تابعی منتیقەی ڕۆژهەڵاتی هەڵگرتووە بۆ نمونە لە تاقی هەیوانەکانە لە شێوەی هەیوانەکان یا لە شێوەی ئەو قوبانە یاخود ئەو کەوانانەی کە لە هەیوانەکانە یا لە دیوەخانەکانە ئەبیندرێت بەڵام زیاتر تابعەکە تابعێکی محەلیە ئەتوانم بڵێم کاریگەری دەوروبەری زۆر لەسەر نەبووە. در اچین نچار هر دوک یک نرخه هر وکو یکن پاشای شران بی یا گدای بازار ای